گەشتیاری سەرباریەوەی کە داهاتێکی نیشتیمانی و گرنگە هاوکات بایەخی شارستانی و فەرەنگیشی هەیە بۆ ناساندنی شۆنگەمێژوی و دێرینەکان، بەڵام شێوازی ئەمریکیەکان بۆ کارئاسانی و هاوکاریکردنی گەشتیاران جێی بایەخ و سەرنجی گەشتیارانە. تەواوی گەشتەکە کاژێرێک و 45 خولێکی پێ دەچێت. لەو ماوەیەدا دەتوانی سەردانی هەموو شوێنەکان بکەیت، هەر لە مۆنیمنتی واشنگتنەوە، ئارامگەی جەفەرسن و کۆشکی سپی و ئارامگەی جەنگاوەرانی ئەمریکا. پاسی دوونهۆمی و پاسەکانی تری گەشتیاری سەرباریەوەی دیمەنەکان لە گۆشەنیگایەکی جیاوازەوە پێدەبەخشێت. هاوکات 24 کاتژمێر ئەم خزمەتە بەردەوامە. لاری دەڵێت گەشتی شەوانەشمان هەیە. گەشتی شەوانەمان هەیە، هەموو شەوێکی هەفتە و 24 کاتژمێر گەشتمان هەیە. لێرەوە لە حوتی ئێوارەوە دەست پێ دەکات تا درەنگانێکی شەو. گەشتیارێکی ئەڵمانی سەبارەت بۆی کە ئایا ئەم پاسانە کار ئاسانیە بۆ گەشتیاران دەڵێت ئەم شوێنانم پێشتر نەبیری بوو. ئەم پاسە دەتگەێنێتە سەرجەم شوێنە مێژوویەکان. فەرەنگی ئێرە جیاوازە، هەرچەندی مە لە ئەڵمانیا ئەم پاسانەمان هەیە، بەڵام من بەکارم نەهێناوە. سەرباری نەخشە و ڕێنمایە گەشتیاریەکان سەرجەم پاسە گەشتیاریەکان ڕێبەری گەشتیاریان هەیە و باز لەو شوێنە دێرین و بەناوبانگانیان بۆ دەکەن بە شێوازێکی خۆشی بەخش و سەرنجڕاکێش مێژوو و بایەخی ئەو شوێنانە بۆ گەشتیاران ڕوون دەکەنەوە. ئاشری یەکێکە لەو ڕێبەرە گەشتیاریانە. گەشتیارمان لە هەموو خەڵکێکەیە، مناڵان و خەڵکانی بەتەمەن زۆر گرنگە بەلایەنەوە ئەم گەشتانە هەر نان بینیوە، بە تایبەتی ئەو زانیاریانیان بەلاوە گرنگە. مناڵەکانیش بە تایبەتی لەناو پاسەکەدا دەڵێن ئەوەمان بیستووە لە قوتابخانەش خوێندومانە. کاتێک دەگەڕێنەوە بۆ قوتابخانە باسی گەشتەکانیان دەکەن و دەڵێن ئەم شوێنانەمان بینیوە. پاسکیلەکانیش کار ئاسانێکی زۆر باشن بۆ خەڵک و گەشتیاران. ئەم پاسکیلانە بە سیستمێکی دروست و ئاسان لە چەندین شوێنی ئەم شارەدا دانراون بەکرێ بۆ ئەوەی گەشتیاران بە شێوازێکی دیکەش خۆشی لە گەشتەکانیان ببینن. ئێمە کاتێکی زۆر خۆش بەسەر دەبین. پاسکیل سواری زۆر خۆشە، زۆر گونجاوە، زۆر باشترە لەوەی کە بە پێ بڕۆیت بۆ هەموو ئەو شوێنانە. هاوڕێکانیشی زۆر دڵخۆشن بە بەسەربردنی کاتەکانیان لەم گەشتەدا. زۆر باشە بۆ گەشتیاران، پاسەکان زۆریان پێدەچێت، پاسکیلەکان زۆر بە خێرایی دەتگەێنە شوێنەکان. مۆزەخانەی نیشتیمانی و شەقامی مۆزەخانەکان. ئەم شەقامە ئەمبەر و ئەوبەری سەرشارن بە مۆزەخانەی مێژوویی و زانستی و مۆزەخانەی ڕۆژنامەگەری و هونەر و چەندین مۆزەخانەی دیکە. ساڵانە ملیۆنەها گەشتیار ڕوو دەکەنە واشنگتن دیسی و تەنها لە ساڵی 2015دا زیاد لە 20 ملیۆن گەشتیار سەردانی ئەم شارەیان کردووە، بەڵام بە کۆمەڵێک زانیاری زۆر و دیمەنی سەرنجڕاکێش و دڵفڕێنەوە دەگەڕێنەوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.